کە باس لە ڕێگای هامڵتۆن دەکەین کە بە درێژایی 220 کیلۆمەتر لە سنتەری پارێزگای هەولێر دەست پێ دەکات تا دەواازەی سنووری حاجی ئۆمەران کە دەواازەیەکی بازرگانی گرنگی نێوان هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێران و 11 ساڵ پێش ئێستا دەستکرا بە پرۆژەیەک بۆ بەدووسایدکردنی ئەو ڕێگایە و تا ئێستا کەمتر لە سەدا 50 کارەکانی تەواو نەکراوە. بە پێیاماری ڕووداوەکانی ساڵی ڕابردووش لە هاتوچۆ سۆران زیاتر لە سەدا 80 ڕووداوەکانی لەسەر ڕێگای هامڵتۆن بووە. ئەم ڕێگایە بۆ پێی کە ڕێگایەکی سەرەکی نێوان چۆمان بۆ حاجی ئۆمەرانە کە ساڵانە چەندەها ملیۆن یاخود ملیار دۆلار لەو ڕێگایەدا بەدەستێت بەهۆی مەرزی نێودەوڵەتی حاجی ئۆمەرانەوە، بەڵام لە ئێستادا گرنگێکی باشترە بڵین کە حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان لەگەڵ گرنگی ئەو ڕێگایە بەڵام گرنگیان بە خزمەتگوزاریەکان لەو ڕێگایە نەداوە و شۆفێرانیش گلەیەکی زۆریان هەیە لەسەر ئەو جادێ بۆ پێیکە چاڵی چۆڵێکی زۆری تێدا و زۆرترین ڕووداوەکانی هاتوچۆ یاخود قوربانیانی هاتوچۆ لەو ڕێگایە تۆمار دەکرێن. جامە سەبارەت بەم بابەتە لەگەڵ میوانێکمان دەبێت کە گفتوگۆی لەبارەوە دەکەین. ویش خدر مستەفا ڕۆژنامەنووس و چالاگوان کە ڕاستەوخۆ لە سۆرانەوە لەگەڵمان دەبێت. کاک خدر سڵاوت لێبێت و جەژنی ڕەمەزانت لێ پیرۆز دەکەم. ئەمەوێت سەرەتا لەوە دەست پێ بکەم، دەمێت بە گشتی سەرەتا باز لە گرنگیدان بە ڕێگەوبانەکانی ناوچەی سۆران بکەین، دواترینە سەر ئەو گرفتانی کە لە ڕێگای هامڵتۆن هەیە. زۆر سپاس جژنی ئێوە و جژنی هەموو بینەرانی کورسات نیوز باش. سپاس بۆ ئەم دەرفەتە کە بەهۆیەوە دەتوانین کەمێک لەسەر ئەو بارودۆخەی سنووری ڕێگای هامڵتۆن قسە بکەین. بەر لەوەی وەڵامی پرسیاری جەنابەت بدەمەوە پێویستەکە ئێمە باسێکی سەردێکی مێژووی ئەو ڕێگایە بکەین کە ئەو ڕێگایە لە ساڵی 1927 بۆ ساڵی 1932 لەسەر دەستی ئەندازیارێکی شارستانی کە ئەو کات لە سوپای بەریتانیا بووە بە ناوی ئارچیپالد مینلی هامڵتۆن. ئەم ڕێگایە بیرۆکەکەی ئەم ڕێگایە داڕێژراوە و کاری لەسەر کراوە، توانیویانە لە ساڵی 1927 یان دەستپێکەکەی لە ساڵی 1928ەوە بۆ 32 تەواو بووە. ئەم ڕێگایە ڕێگایەکی گرنگ بووە و ئامانج لەم ڕێگایە ڕێگایەک بۆ بەستنەوەی بەغدا تاران هیندستان یان نیودلهی بۆ بێکەوە کە ئەو کاتە بۆ بریتانیا گرنگێکی زۆر گەورەی هەبووە، بەهۆیەوە توانیوان دەریای ناوەڕاست بە دەریای قەزوین و دوجار بە هیندستان ببەستنەوە. ئەم بیرۆکەیە ئەم ڕێگایە توانیویانە ڕێگایەکی زۆر کورتی وشکانی بۆ بریتانیا دەستەبەر بکات کە لێەوە گرنگێکی زۆر گەورەی لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی سیاسی و استراتیژیەوە بۆ بریتانیا هەبووە. ئەمە وای کردووە کە ڕێگاکە لە هەولێرەوە دەست پێ ئەکرێت تاکو حاجی ئۆمەران کە ئەو کات ڕێگاکە بەهۆی سەختی ڕێگا و جوگرافیای ناوچەکە دۆڵ و دەشت و بەرزی و نزمی زۆری هەبووە، بۆیە درێژی ڕێگاکە لە دەستپێکەوە بە 185 کیلۆمەتر درێژی تۆمار کراوە و بە 5 قۆناغ جێبەجێکراوە. قۆناغی یەکەمیان لە هەولێرەوە دەستی پێکات تا ئاگاتە شەقڵاوە نزیکەی 51 کیلۆمەتر بووە. قۆناغی دووەمی لە شەقڵاوە دەست پێکات تا ئاگاتە سپیلک. قۆناغی سێمی لە سپیلکەوە بۆ ناو گەلی عەلیبەک دەست پێکا. قۆناغی چوارەمی کە قۆناغە سەختەکەیە چونکە بڕینێکی زۆری شاخی گەلی عەلیبەکی دێ تا ئێستاش وەکو شتێکی توحفە ماوەتەوە ڕێگایەکە کە گرنگی و ڕۆڵی حکوومەت لە لێدانی جادە و بینینی کە لای ئێمە تا ئێستاش لای ئەو تەمەنەی ئێستاش ئەو جیلانەی ئێستاش بە سەیریەکەوە تەماشاکرێت چۆن ئەم شاخە بڕاوە کە لە ماوەی 2 ساڵدا جێبەجێکراوە لە نێوان گەلی عەلیبەک و بۆ ڕەواندز. قۆناغی پێنجەم و کۆتاییەکەی ئەو قۆناغەیە کە لە ڕەواندزەوە دەست پێکات تاگاتە حاجی ئۆمەران. ئەم ڕێگایەکی زۆر گرنگ و استراتیجی بووە و توانیوەتی لە کاتی خۆیدا خزمەتێکی زۆر گەورە بە هەم لە ڕووی بازرگانی هەم لە ڕووی سیاسی و استراتیجیەوە بە بریتانیا بکە. ئەم ڕێگایە لە قۆناغی ئێستادا بۆتە ڕێگایەکی گرنگ بە حکوومەتی هەرێمی کوردستان و ئەم ڕێگا تا ئێستا هەر بە ناوی هامڵتۆنەوە ناسراوە کە ئەندازیارەکەی بووە. بەداخەوە ئەم ڕێگایە حکوومەتی هەرێمی کوردستان دەستکەوت و داهاتی زۆری هەیە لەسەر ئەم ڕێگایە توانیوێتی خزمەتێکی زۆر بە حکوومەتی هەرێمی کوردستان بکات، چونکە گرنگەکەی ڕێگایەکی بازرگانیە، ڕێگایەکە بۆ گواستنەوە و ڕێگایەکی زۆر گرنگی شەجگەلەوە بۆ بازرگانی. بەداخەوە درێژی ئەو ڕێگایە تا ئێستا سەختی ئەو ڕێگایە کە موکورتەکانی ئەو ڕێگایە دوای نزیکەی 100 ساڵ لە تێپەڕبوونی هەروەک خۆیەتی یان کە موکورتەکانی نەبراوەتەوە لە کاتێکدا لە حکوومەتی هەرێمی کوردستان
بەڵێ دیارە کێشەیەکی تەکنیکیمان هەیە کە تێکای کێشەکە چارەسەر بۆچینەوە لای میوانەکەمان کاک خدر مستەفا دیارە وەک خۆشی باسی لێ کرد کە ئەم ڕێگایەکی گرنگی بازرگانیە بۆ هەرێمی کوردستان کە بە چەندین خۆناغ تەواوکراوە هەر بە ناوی ئەندازیارەکەشەوە کە ناوی هامڵتن بۆ ناونراوە لەگەڵەوەدا کە ڕێگایەکی بازرگانیە و سەرچاوی داهاتی سەدان ملیۆن دینارە بۆ هەرێمی کوردستان بەڵام لەلایەن حکوومەتەوە وەک پێشتیژ ئاماژەمان پێکرد گرنگێکی زۆری پێ نەدرا و ئەمەش بۆتە جێگەی ناڕزایی شۆفێران ئەو شۆفەری بار هەڵگرانی کە لێوە هاتوشۆ دەکەن هەندێک ڤیددیۆم بینی کە شۆفێران باز لەوەکەن کە بە جگەلەوەی کە نەکراوە بە دووسایت کە کێشێکی زۆری بۆ شۆفێرە بار هەڵگرانە دروست کردووە ئەگەر بێت و یەک بار هەڵگر لێوەدا گیر بخواتەوە ئاستەنگێکی زۆری ڕێگا بۆ هەم گەشتیاران هەروەها هەم بۆ و کەسانش کە هەم بۆ شۆفێرانی کە شۆفێری بار هەڵگرن و کەلوپەلی بازرگانیە گوازنەوە بۆ هەرێمی کوردستان دروست دەبێت و جار هەبووە بۆ 2 ڕۆژ 3 ڕۆژ ئەو گرفتە لەو ڕێگایە چارەسەر نەکراوە لەگەڵەوەشدا ئەو گرفت و کەم و کوڕانی کە لە ڕێگاکەجا هەیە گرنگیکی زۆر باشی پێ نادرێ بۆ چارەسەرکردنی و هەروەها دانیشتوانی و گونجانی کە دەکەونە نزیکی و ڕێگای بازەوە دەکەن کامە چەند جارێک هەوڵ بۆ چاکردنی یاخۆت پرۆژە بۆ جێبەجێکردنی ئەو ڕێگایە دراوە بۆ بە دووسایدکردنی و زۆرێک لە زەوی وزارەکانیان بەرەو پرۆژەیە کەوتون جگەلەوەی کە تا ئێستا نەشکراوە بە دووسایت بەڵام قەرەبوش نەکراونەتەوە بۆیە داوا لە حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکانەکەن کە یاخود یانەوە تا جادەکەیان بۆ شەقامەکەیان بۆ بکرێت بە دووسایت یاخود قەرەبوویان بکرێتەوە کە لە ئێستادا بەداخەوە تا ئێستا قەرەبوو نەکراونەتەوە هەروەها باز لەوەکرا کە بڕیار وا بووەندی ئاگادارم هەڵەنەم لە 2020ەوە دووبارە بڕیاردرا کە ڕێگاکە نۆژەن بکرێتەوە تا ئێستاش پێم وابێت ئەو ڕێگایە نۆژەن نەکراوەتەوە پرۆژەکە ڕاگیراوە چمۆ لای میوانەکەمان خدر مستەفا دیارە کێشەکە چارەسەر بووە کا خدریە مۆلای تۆ فەرموو گفتوگۆکان بەردەوام بە بڵێ سپاس لە ڕاستیدا ئەم ڕێگایە وەک باسمان کرد گرنجەکەی لە ڕووی گواستنەوە گەشتیاری بازرگانی بە حکوومەتی هەرێمی کوردستان زۆر گرنگە حکوومەت لە هەمیشە باس لەوەکە کە پلانی بەدووسایدکردنی هەیە لە نێوە ئەم ڕێگایە بە تایبەتی لە نێوان سۆران حاجی ئۆمرانەوە ئەم ڕێگایە لە چەند ساڵێکە پلانەکە دانراوە بەڵام بەداخەوە تا ئەم دقەی من قسەی تێداکەم بەشێک لە بەرنامەکە هەر نازانین لە ڕێگاکەی بەکوێدا ئەڕۆ نەکراوەتە دووسایت مەترسە ڕێگاکەن وەک خۆیەتی وەک جەنابەت ئاماژەت پێدا داچوونە بۆ کردووە کاک خدر تا ئێستا پاساوی حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان چییە بۆی کە گرنگی بۆ ڕێگایە نادەن یاخودۆ پرۆژانی کە پێشکەشیشیان کردو بۆ جێبەجێکردن تا ئێستا بە تەواوەتی جێبەجێ نەکراوە دەزانین لە 150 تا ئێستا ماوە جێبەجێ بکرێت لە ڕاستیدا زۆر چونکە ئەمە بەپی بەدواداچوونەکانی ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان بیانووی ئەوەیە کە ئەمە بەهۆی بارودۆخی داراییەوە لە کاتی خۆیان جێبەجێ نەکراوە بەس من حاڵەتێک باسەکەم کە لە ساڵی 2011 دووسایدی نێوان چۆمان حاجی ئۆمەران کە درێژەکەی 20 کیلۆمەترە لە ساڵی 2011 تاوەکو ئەم کاتە بەکە نزیکەی 11 ساڵی بەسەرداتی ئەپەڕێ تا ئێستا ئەم 20 کیلۆمەترە جێبەجێ نەبووە یعنی لە ماوەی 11 ساڵدا نەتواندراوە 20 کیلۆمەتر ڕێگای دووسایت چۆمان حاجی ئۆمەران جێبەجێ بکرێت لە کاتێکدا حکوومەت خۆی لە هەموو کەسمان باشتر ئەزانی وەزارەتەکانی پەیوەندیدار بم بارودۆخە بەم بابەتەوە ئەزانن کە 3 جار پارەی بۆ تەرخان کراوە پارەکانی ئەلان کراوە تابلۆی پارەکانیان لەسەر جادە هەڵواسیوە بە خەڵکیان ئاگادار کردوتەوە دەست بە کارکردنی کراوە بەڵام دوای کە ماوەیەکی کەم ڕێگاکە دیسان کارکردن تێدا ئەوەستێت ئەوە جێبەجێ نەکراوە لە کاتێکدا هامەڵتۆن 185 کیلۆمەتر ڕێگای لە ماوەی 5 ساڵدا لە هەولێرەوە گاندە حاجی ئۆمەران بەڵام بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانیوە لە ماوەی 11 ساڵدا 20 کیلۆمەتری نێوان چۆمان حاجی ئۆمەران بەم ئیمکانیەتە زۆرەی کە هەیەی هەم لە ڕووی مالیەوە هەم لە ڕووی بۆ مەکائینەوە بەڵام بەداخەوە تا ئێستا ئەوە جێبەجێ نەکراوە ئەم ڕێگایە بۆتە ڕێگای مەرگ بۆ خەڵک وەک ئەوەی ئاماژت پێکرد لە چەند جارێک ئەبینی
ڕێگاکە سارەیەک یان حاڵەتێکی هاتوچۆ ڕووداوێکی هاتوچۆ ڕوەدا بە چەندین سعات ڕێگاکە لە ڕووی بازرگانیەوە داخرێ و ئەم ڕێگایە لە ساڵانە بە سەدان ڕووداوی هاتوچۆی لێ ڕوودا بە هەزاران قوربانی لەم ڕێگایە بووە. ئەم ڕێگایە ڕێگایەکی تەنها بازرگانی نییە، ڕێگایەکی گرنگە بۆ گەشتیاری، چونکە باڵەکایەتی ناوچەیەکی زۆر جوانی لە سەرتاسەری کوردستانە گەشتیار لە باشووری عێراقەوە لە سەرتاپای کوردستانەوە ڕووی تێەکەن. هەل ئێستاوە کە نەورۆزە بەلانیکەم ڕۆژانە هەزاران سیارە ڕوو لەم ناوچەیەکە، بەڵام ڕێگاکە ئەوەندە خراپە بۆ گەشتیار هەمیشە کە دێتە ناوچەیەکی وە کە بۆ بەفستربردننی کاتێک بەداخەوە زۆر جار ڕوبەڕووی کارەسات و ڕووداوی هاتوچۆ ئەبێتەوە کە مەرجی ئازیزانیان نەبینین. بەداخەوە ئەمە بە جۆرێکی کە سەرچاوێکی داهاتە. باشە کاخدر باست لەوە کرد کە زۆربەی ئەو کاتانی کە پرۆژە تەقدیم کراوە بۆ جێبەجێکردن لەو شەقامە لە خۆ لەو جادەی هامڵتۆن لەو ڕێگایە مەبلغی پارەش تەرخان کراوە بۆ پرۆژانە، بەڵام جگە لەوەی کە پرۆژەکان جێبەجێ نەکراوە و پارەکەش دیار نییە وەکو ڕۆژنامەنووسان و چالاگوانانی ناوچەکە بە دووەداچوونتان کرد و بڕەپارەی کە تەرخانەکرێت بۆ پرۆژانە لە کاتێکدا جێبەجێ ناکرێن چیان لێ دێت و بەرەوی کوێ دەچن؟ ئەوەی لەسەر ئێمەی ڕۆژنامەنووسانە لەسەر میدیاکارەکانە ئەوەیە کە ئێمە هەواڵەکە بگەێنین بە حکومت، ئەمە ئەرچی حکومت بەدوەدا چونکە ئێمە بە هەواڵەکە بڵاوەکەینەوە و ڕۆژنامەنووسان ئەرچی خۆیان جێبەجێ کردەوە. من سوپاسی هەموو کەناڵەکانی ڕاگەاندنەکەم بەبێ جیاوازی کە هەمویان بەش بە حاڵی خۆیان و بە قەدەر توانە و ئیمکانێت و دەسەڵات و ئەو ڕێگای ئەوە تا ئەو ڕێگایی دەرفەتیان پێ ئەدرێ کاری لەسەر بکەن کاریان لەسەر کردووە. بەداخەوە حکومەت یاریێمی کوردستانە خەمساردە بەرامبەر بەدواداچوون و ڕاستپاردەکانیان ئەو گلێ و نیگەرانیانی خەڵکیانە ئەوەی کە حکومت خۆی زۆر جارە بینم بەداخەوە حکومت خۆی گلەیەکە حکومت تۆ خۆت گلەیی لە حکومەتەکەی فەرمو کارەکە جێبەجێکە بچی ڕێگەرە لە بەردەمەدا ئیمکانیەتە لە قۆناغی ڕابردوو پارەت بۆ تەرخان کردووە بەدواداچوون کە بزانە پەرلەمانی کوردستان پێویستەکە بەدواداچوون بۆ ئەو پرۆژانە بکە کە پارەیان بۆ تەرخان کراوە ئەعلانەکرێ بەڵام جێبەجێ ناکرێن. زۆر زەرورە لیژنەی تایبەتمەند لە پەرلەمانی کوردستان بەدواداچوون کەوە حکومت ناچار بکە، بەڵێ حکومت خۆی ئاگادارە و زۆر جار بەداخەوە حکومەتیش ئەبێتە بەشێک لەوەی کە هاوخەمی خەڵکە و نیگەرانیەکان لەگەڵ خەڵک دەرەبڕێ، بەڵام هەبینی کە خەمساردە و کارەکان جێبەجێ نەکە. ئێمە وەمان لاتوە نازانین پەنا بۆ چێ بەرین. ئەم نیگەرانیانە کاتێک ئێمە دەنگمانە گەێنینە حکومت بۆی حکومت بەنگن بە دەنگمانەوە بێ، حکومت لە جاتی بەدەنگمانەوە بێ، حکومت دەبێتە بەشێک لەوەی کە هاوخەممانە و چارەسەری گرفتەکە نەکە. بۆ ئێستا ڕوویدەمەم لە لیژنەکانی تایبەتی پەرلەمانە ئەبێ پەرلەمانی کوردستان بێتە سەر خەت، چونکە ئەبێ پەرلەمانی کوردستان ئەم پارەیە کە بەداخەوە کە چەند ساڵی شبوو جەنیە، بەڵام ئەم پارەیە کە لە ساڵی 2011 بۆ 2000 تا ئێرە لە بۆ 20 کیلۆمەترەکەی چۆمان تەرخان کراوە لاوە بپرسێتەوە ئەم پارەیە چی بەسەر هات. ئەوان ئەتوانن زیاتر بەدواداچوون بکەن و من داوا لە داواکاری گشتی شەکەم. داواکاری گشتی بەشێکی گرنگی ئەم پرۆسەیە، ئەبێ داواکاری گشتی بێتە سەرخەت، چونکە ئەمە پەیوەندی بە ژیانی هەزاران و سەدان هەزار خەڵکەوەیە بە دەرلەوەش پەیوەندیدارە بە ژیانی ملیۆنان کەس لە هەرێمی کوردستان، چونکە ئەمە دەواازەیەکی زۆر گرنگی بازرگانیە لە مەرزەوە. حکوومەت هەرێمی کوردستان بەشێکی زۆری داهاتەکەی لە مەرزی حاجۆمەرانەوە دەستەکەوێت. بەداخەوە خەم لە ڕێگاکە ناخوات، ڕێگاکە بۆتە ڕێگای مەرگ، بەداخەوە کە هەموو ڕۆژان مەرجی ئازیزانیانە بینن خەڵک لەم ناوە. بەڵێ کاک خدر، چالاگوانان باز لەوە دەکەن کە حکوومەتی هەرێم جیاوازی لە نێوان شارەکاندا دەکات بۆ ئەوەی کە لە ڕووی خزمەتگوزاریەوە تایبەت بە ناوچەکان و ڕێگا گشتیەکانی پراوێز خستووە. بۆ چوونی ئێوە یاخود خوێندنەوەی تۆ بۆ ئەم بابەتە چییە؟ ئەگەر وەکو دوا پرسیار لە جەنابتی بکەم. بڵێ من هاوڕام بەڵێ بە تەکید ئەمان زۆر ڕاستە. ئەم ڕێگایە گرنگە، ئەم مەرزنێ و دەوڵەتە گرنگە کە سەروەت و سامانێکی زۆر داهاتێکی زۆر بە حکوومەت هەرێمی کوردستان دەستەکەوێت، بەڵام کەمترین سوودمەند لەم ڕێگایە خەڵکی باڵەکایەتیە خۆیان. بەداخەوە کەمترین خەڵکی باڵەکایەتی ئەتوانێت لەوێ کاری خۆی بکە، ئەوانی کاری شەکەن ئەبێ بە مەرج و بە تەسکی حیزبیەوە بچن لەوێ کاروبارەکانی خۆیان بکەن. ئەمە زۆر خەتەر و زۆر مەترسیدارە، خەڵکی تووشی دڵە ڕاوچێ کردووە. داهاتێکی زۆر بۆ حکومەت کەمترین داهات بۆ خەڵکی ناوچەکەیە. خدر مستەفا ڕۆژنامەنووس و چالاگوان، زۆر سپاس کە ئامادە بووی لەگەڵ ئێمە. سپاس بۆ زانیاری ڕوونکردنەوەکانت بۆ ئێمە.